نزیک دەبینەوە لە 2 ساڵ بە دیاریکراوی ساڵێک و دەمانگە جەنگینەوان ئۆکرانیا و رووسیا بەردەوامە پێشتر بە بەردەوامی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە هاوکاریان پێشکەش بە کێف دەکرد و ئەمە وای کرد کە هەتا ئێستا ئۆکرانیا بتوانێت بەرگەی هێرشەکانی رووسیا بگرێت و لە خاکەکەی خۆیدا بەرەنگاری رووسیا ببێتەوە. بەڵام ئێستا کێشە دروست بووە لە کۆنگرێسی ئەمریکا کە نایەنەوێت چیدی ئەو بڕەبوجەی کە بۆ هاوکاریکردنی ئۆکرانیا دیاری کراوە پەسەندی بکەن. بۆ لە میوانەکەم دەپرسم بەڕێز وریا قەرەداغی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە هۆڵەنداوە لەگەڵمە. بەڕێز وریا زۆر بەخێر بە سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم. دەکرێت پێم بڵێیت کە بە بۆچوونی تۆ بۆچی ئێستا کۆنگرێس نایەوێت ئەو بودجێ پەسەند بکە کە بۆ هاوکاریکردنی ئۆکرانیا دیاری کراوە؟ سەڵام بۆ ئێوە بۆ بینەرانی عەزیزش. وا دیارە ئەمریکاش لە قەیرانێکی داراییە بۆی ناکرێت ئەو بودجەی کە داوا کراوە جمهوریەکان بە توندی دژی ئەوەن بەڵام دیموکراتەکان لەگەڵ ئەوەن کە یارمەتی بدرێ، چونکە ئەمە بۆ هەڵبژاردننی داهاتوو بۆ بایدن زۆر گرنگە کە بایدن تقریبن وای تەسەوور وایە بیرەکاتەوە کە سەرکەوتنی ئۆکرانیا لە هەڵبژاردنەکە ئەویش سەرەکەوێت. اینجا لە بەرامبەر ئەوە جمهوریەکان هەوڵەدەن تەگەرە بخەنە پێش ئەو بریارەیە و بۆتە ناکۆکی لە بینی هەردوو لایەوە. جمهوریەکانیش دەورێکی گەوریان هەیە نایەنەوێت ئەمە بێت زیاتر بەرەو یارمەتی بەرەو ئیسرائیل ئەلێرن لەوەی لە ئۆکرانیا، چونکە تقریبن ئۆکرانیا بۆتە وەکو بەنگلیزیە لە سەکند هاند، یعنی وەکو دەست دووەمە شەڕی دەست دوو، یعنی هیچ هینێکی نییە فایدەیەکی نییە بۆ ئەو 2 ساڵە. ئەمریکا گەیشتە قەناعەتێکا کە حال حاضر یعنی جمهوریەکان مەبەستم حال حاضر لە ئۆکرانیا کەم بێتەوە و زیاتر پارە بدرێ بە ئیسرائیل. بەڵام ئەو کاتەیانی چارەنووسی ئۆکرانیا چی بەسەر دێت؟ ئایا وەکەوەی کە لە هەواڵەکە باسم کرد، یانی ئەمە ئەگەرێکی نزیکە بۆ ئەوەی کە رووسیا سەر بکەوێت بەسەر ئۆکرانیادا ئەگەر هاوکاریەکانی ئەمریکا ڕابوەستێ؟ خۆی لەم حاڵەیە رووسیا ئەو شوێنانەی کە پێویستی پێگرتوێتی و ئەو شیانەیە کە پێویستی پێبووکە خۆی داوای کردووە گرتوێتی ئەوانەیە. بڕواناکەم رووسیا زیاتر بڕات لەوەیە ئەلەوەیە اینجا هێڕش هەیە و بەرگری هەیە. ئەوە 2 ساڵە چاوەڕێکن لە هێڕشی ئۆکرانیا، بەڵام وا دەرەکەوێ بۆیان نەکراوە. یەک لەبەرەوەی دانیشتووی ئۆکرانیا دانیشتووی رووسیا 3 بەرابەری ئۆکرانیا سەربازێکی زیادیان هەیە، چەکێکی زیادیان هەیە. 2 مەسەلەی ئۆکرانیاش ئەوروپا و ئەمریکا گەیشتنە قەناعەتێکە لە ماوەی ئاخرا زۆر تووڕە بن لەوەی گەندەڵێکی زۆر هەیە لە ئۆکرانیا. ئەو چەک و پارەیان ڕوا زۆربەی لە بازاری ڕەشە فڕۆشرێ، تقریبا متمانەیان کەم بۆتەوە لەگەڵ ئۆکرانیا و دوایەوە زانیان کە ئۆکرانیا بۆی ناکرێت هێ ڕەش بێت و ئەو شوێنانە بگرێتەوە. بە تایبەتی زستانێکی زۆر سەخت کاتە پێشەوە. لە زستانیش تقریبا عەسکەرەکان و سەربازەکان هەمویان لە ناو سەنگەرەکانی خۆیان ناتوانێت جموجولێکی وایە نەبێت لەوەی هاوین. قەرار بوو لە بەهارە هێڕش ببرێ، بەڵام سەر نەکەوتن لەبەرەوەی نەختێ سستن ئێستا هەم ئەوروپا و ئەمریکا سستن، بەڵام لە هەمان کاتا ئۆکرانیا داوای 110 ملیاری کردووە تازە. خۆیانش کێشەی زۆریان هەیە. باشە ئێستا ینی بە نزیکەی وڵاتانی خۆرئاوا لەگەڵ ئەمریکا بوونەتە دووبەرە. بۆ نمونەوە تا لە کۆنگرێز نایەنەوەی کە هاوکاری پێشکەشی بە ئۆکرانیا بکەن، بەڵام هەر ئەو وڵاتی کە تۆ لەوێ قسە بۆ منەکە ئێستا هۆڵەندا بڕیاری داوەکە بۆ ساڵی داهاتوو 2 ملیار و 600 ملیۆن دلار هاوکاری ئۆکرانیا بکە. ینی پێتان وایە ئەمە بۆچی ڕوویداوە؟ بۆچی هەندێک لە وڵاتانی خۆرئاوا دەیانەوێت هاوکاریەکانیان بەردەوامی پێ بدەن بۆ ئۆکرانیا، بەڵام ئەمریکا دەستبەرداریە بێت؟ بەڵێ بزان جمهوریەکان دژی یەکێتی ئەوروپان و نیشانشیدا کە چەندێک پشتیوانیان کرد لە بەریتانیا کە دەرچوو لە یەکێتی ئەوروپا. اینجا هۆڵەنداش حکومەتی داهاتووی هۆڵەندا بەدەستی هینەکانن وەکۆڵێت ڕاستڕەوەکانن
ئەوانە پشتگیریەکەن لە ترامپ پشتگیری لەمانەکە و ئەگەر ترامپ بێتە سەر حکم ئەگەر لە ساڵی داهاتوو حکم بگرێماناوی لەگەڵ هۆڵندایەکە گرن احتمالێ هۆڵنداش پشتگیری بکەن ئەوانش دەربچێکێتی ئەوروپا اینجا حال حاضر هۆڵندا ئەو یارمەتی داوە ئەو یارمەتیەدا بەڵام یارمەتەکەی هۆڵنداش کەم بۆتەوە مقابلەوە هۆڵنداش ئەلانی کروتی ئەمە زیاتر ئیسرائیل ئەوە لەوێتمانە حال حاضر یعنی دوێنێ ئەلان کرا هۆڵندا ڤانتۆمی 35 ئەدات بە ئیسرائیل یعنی لەختە کەمە بێتەوە و ئەمانش گەیشتنە قەناعەتێکا کە ئەم شەڕەی ئۆکرانیا بێنەتیجەیە دوایە ئێستا ئەمریکاش سس بۆتەوە قەرار بوو پوتین بۆ هەرچی وڵاتێک بڕە دەستگیری بکەنەوە تەسلیمی دادگای نێودەوڵەتی بکەم بەڵام ئەوە پوتین بەکەی خۆی ئەڕوا بۆ قرغستان و چێ بۆ کەزەخستانەوە هات بۆ ئیمارات ئەچێ بۆ سعودی معنایەوەیە نەختە دەوری ئەمریکا لە جیهانە کەم بۆتەوە ئەو نەخشەی کە ئەمریکا هەیە بوو نەخشی پۆلیسی جیهان ڕۆژ بە ڕۆژ کەمە بێتەوە چۆنە بێت وڵاتی کێوکە سعودی ئیمارات هەوپەیمانی ئەمریکان و هەوپەیمانی ئەوروپی غەربین بەڵام پوتین بەکەیف خۆی دێت بۆ ئەوێ بڕۆ یعنی ئەوەش گۆڕانکاریەکە لە سیاسەتی نێودەوڵەتیە باشە کاگووری ئەمڕۆ وەک ئاماژەم پێکرد پێشتر ئەمڕۆ لوتکەی G7 هەیە پێتان وایە هیچ بڕیارێکی ئەساسی دەدرێت لەبارەی شەڕی ئۆکرانیا و رووسیاوە ئەمڕۆ چاوەڕێی چیەکەیت لەو کۆبوونەوەیە زان لەم کۆبوونەوەی G7 کە بە ئۆنلاینە یعنی ئەوانە چکە کۆبوونەوەی داهاتوو لە ناگازاکیە لە جاپان ساڵی داهاتوو لەم کۆبوونەوەیە تەماشاکەن ئۆکرانیا داوای 110 ملیاری کردووە ئەمریکا ئەڵێ من پەنجای بۆ تەرخانەکەم ئەوروپاش 60 یعنی ئەو زلنسکی وای داوا کردووە بەڵام ئەمان بۆیان ناکرێت چونکە ئەوەش لەبیر نەچێ هەڵاوسانەیەکی زۆر دارایی هەڵاوسانەیەکی دارایی زۆر گەورە هەیە لە ئەوروپا حاضر لە ئەمریکا ئەوانش ناتوانن وەزعیان زۆر خراپە گرانەیەکی زۆر هەیە دوایە ئەمە سێ قەیران یەک لە دوای یەک هەڵاوسانی دارایی لە دوای کۆرۆنا دوایەوە شەڕی دانەیەکی کەش لە شەڕی ئۆکرانە ئێستا دانەیەکی کەش لە شەڕی ئیسرائیل و حەماس هەتا کەی تەحمل بکات ئەوروپا و ئەمریکا هەر ملیار بە ملیار بدا ئەمانش ناتوانن یعنی زێلنسکی داوای کرد لە کۆنفرانس لە کۆنگرس ئۆنلاین لەگەڵیانە کۆنفرانس بکات قبولیان نەکرد جوهرەکە ئەوتیان پێویستمان نییە داوای پارەمان لێکە ئێمە نایدەینەوە لەگەڵ ئیسرائیل داوای کرد لەگەڵ وەزعی زۆر خراپە ئۆکرانیا ئیسرائیل و حەماس حاضر ئەوان لە سکرینن داوای کرد لە کنێسەتی ئیسرائیل هین بکات ئۆنلاین ئەویش بە ڤیدیۆ کۆڵ قبولیان نەکرد ئەوانش قبولیان نەکرد یعنی نەختە ئەبێ ئۆکرانیا لەگەڵ واقعەتەکە بژێت دەست بک بە گفتوگۆ لەگەڵ رووسیا وەگینا ئەوروپا و ئەمریکا تا ئەبد یارمەتی نادەن و ئەمریکاش تا ماوەیەکە دوایە وەڵە دەستی لێشە ئەوە لە ڤێتنام ساڵی 75 هەروە بەجێهێشت لە پێش 2 ساڵ ئەفغانستانی هەروە بەجێهێشت عێراقی هەروە بەجێهێشت ئەمریکا ئەو پیشەیە هەیە ینی ئەو شتە لە یعنی لە ئاجەندە هەیە لە پەرەکە بەجا ناڵێن بەڵام نەختە ئەوروپا بەڵام چییە خەتەری ئۆکرانیا بۆ ئەو سەر ئەوروپا ئەگەر سەر نەکەون ئۆکرانەکە گەورەیە لە مەترسی ڕووسن و دوایەوە ڕووسی هەردوو دەستی لە پشتەوە نەبەسراوە ئەوش جوبجووری خۆی هەیە یعنی مەسەلەکە ئاڵۆسکاوە دەست خۆش کاتم تەواو بۆ گەرنا شیکردنەوەکانت زۆر جوانن سپاس دەکەم بەڕێز وریا قەرەداغی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە هۆڵەندا لەگەڵم بووی